بەهۆی ئەو قەیرانی کە هەرێمی کوردستان تێکەوتووە لێرەدا ینی خەڵکانێک ناچارن بە موچەیەکی کەم بۆ بژێوی ژیانیان ناچارن بە موچەیەکی کەم ڕازی بن بە ئیشەکان کە هەرچەندە قورس بن. من خەونمە قانونم تاواکوڕە خەونمە بوومە مەحامی خۆنمە لە کۆمپانیاکە ئیشکەم بەڵام ناچارم بێم لە بازارە بە موچەیەکەم لە شوێنێکە ئیشکەم بەهۆی نەبوونی پلانە بەهۆی ینی کەڵەکەبوونی ئەو هەموو موچەخۆرەیە بە تایبەتی ئەوانەی کە بندیوار ئەو شتانە لە ئەنجامی نەبوونی موچە و زائیدەن دانەمەزراندن دروستبوونی ئەزمەیەک کە بۆ ئەوی کە هەلی کار کەمەوە بێت ساڵانە بینین ڕێژەیەکی زۆر لە خوێندکاران خەڕیژندا زانکۆ پەیمانگاکان تەواوکەن بەڵام هەلی کار نییە. ئەجا ئەمەش هۆکارێکە بۆ ئەوی کە ئەبینی دەرچوێکی ڕاگەیان دەرچوی قانون ئەندازیارێکە ساڵانی ڕابردوو تا ڕادەیەک هەبوو بۆی هەبوو بتوانێت ئیشکا لە مەجاڵەکەی خۆیدا بەڵام ئێستا ئەبینی کە ناچارە ئیشێکی تر بکات بۆ نمونە ئەبینی شیکاری نەخۆشەکانی تەواو کردووە ڕەنگە دوکانێکی لەفە دابنا ڕەنگە عەربانەیەکی لەفە دابنا ئێمە بۆ خۆمان لە چایخانەی خۆمانە ئەبینی دەرچووی ڕاگەاندنمان هەیە دەرچووی قانونمان هەیە ئەندازیارمان هەیە بەدەر لە هەموو یاسا و ڕێسایەکی کارکردن قێمی ئینسانی هەیە مرۆڤ ئەگەر توانی لە خۆیان هەندێک قێم دیاری بکە هەندێک یاسا دیاری بکە بۆ ئەوی ئیشی لەسەر بکە هەرچەند خاوەنکار بێ ئەوەندەی هاوکاری خاوەن کارمەندەکانی ئەکا بڕوا ناکەم بیری لای ئەوە بێکە بێوێت سوسفادەیەک دروستکە لەم ڕۆژانەشە ئەبینی بەهۆی نەبوونی هەلی کارەوە خەڵکێکی زۆر مەجبورە کە بە ناچاری کۆمەڵێ ئیش بکەن لە ڕاستیان نە لەگەڵ تااقەتی ئاگونجێن لەگەڵ شادەکە ئاگونجێ نە پێی خۆشە بەڵام دواتر بیروانە چێشتێکەیە بە ناوی بژێویەوە کە ئەمە ڕەنگە وا بکە کە بە زۆر مەرج و بە زۆر یاسای خاوەنکارێک ڕازی بن لە بەرامبەر ئەوەی کە ماگانە هیچ نەبێ موچەیەکیان هەبێ. مەسەلی مافی کرێکاران پێش هەر شتێک بەشەکە لە بابەتێکی گەفراوانتر کە مەسەلی مافەکانی مرۆڤە پێش هەر شتێک ئینسان ئەگەر پیاو بێ ئەگەر ژن بێ ئەگەر گەورەیە ئەگەر مناڵە ئەگەر نێرە ئەگەر مێیە کرێکاری یاخود هەر وەزیفێکی تری هەیە شایانی ئەوەیە کە بە چاوی ڕێزەوە سیر بکرێت بۆ بە چاوی ڕێزەوە تەعامی لەگەڵا بکرێەوە هەموو مافەکانی بەدابین بکرێت چ مافی ئابووری بێ چ کەلتوری بێ چ کۆمەڵایەتی بێ شامەشانی کۆمەڵێک مافی ئازادی و سیاسی و مەدەنی کە لە کۆمەڵێک جارنامەی جیهانی دانی پێنراوە بەڵام بەداخەوە لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا بە کەمتەرخەمیەکی زۆرەوە سەیریان بابەتە ئاکرێ و هەنگاوی جددی نانرێ ڕاستە کۆمەڵێکی یاسا کۆمەڵێک ڕێنماییمان هەیە چ لە پەرلەمان چ لە هەندێک وەزارەتی کە پەیوەندیان بە مۆزوعانەوە هەیە بەڵام لە ئاسی پراکتیک و لە ئاسی واقع بەڕاستی وەکو پێویست نییە و پێویستی بە پێداچوونەوەیەکی جددی هەیە پێویستی بە گۆڕینی زەینیەتی باو هەیە کۆمەڵێک زەینیەت کە مرۆڤ وەکو کۆیلە سەیرەکە لە هەندێک بابەتە مەسەڵەن گەورە منداڵ وەکو کۆیلە سەیرەکە پیا و ژن وەک کۆیلە سەیرەکە یاخود خاوەنکار کرێکار وەکو کۆیلە سەیرەکە کۆی ئەم سیستەمە کۆی ئەم زەینیەتە پێویستی بە گۆڕانکاریە مەسەڵەکە بە تەنها لە یەک شوێنە قەتیس نابێت لە یەک شارە قەتیس نابێت و لە یەک حاڵچەکەت قەتیس نایە بەڕاستی پەیوەندی بە جیهانبینی ئینسانی کوردەوە هەیە پێش هەموو شتێک بۆ خۆوەکو ئینسان کەشە پێناسی خۆیەکە و ئەم پێناسی پێویستی بە گۆڕانکاری ئەوەی کە ئەبێ بگۆڕدرێ ئەم زەینیەتەیە کە ئێمە چۆن پێناسی خۆمان دەکەین وەچەنوەکو کۆمەڵێک مرۆڤی مافدار و خاوەن ماف سەیری خۆمان کەین وەشانمەشانی ئەوە فشاری مەدەنی جددی بەسەر حکوومەتی پەرلەمانیش ببرێ کە چیتر تەنها وەکو مەڕەکەبی سەر کاغەز قانونەکان و ڕێنماییەکان نەمێننەوە وەکو کار لەسەر ئەرزی واقع ڕەنگ بداتەوە و لەسەر ئەرزی واقع کاری جددی بۆ جەبەجێکردن چەسپاندنی ئەو مافانە بکرێت لەبەر ئەوە خاوەن کۆمپانیاکە کارەبای بۆ پارەی کارەبای حکوومەتی نەداوە حکوومەت کارەباکەی بڕیەوە ئەوانش لە ناچاری مۆلیدە بچکۆڵەکانیان لە ژوورەوە ئیش پێ کردووە لە زستانە بۆیە غازی مۆلیدەکە بووە هۆکاری گیانەدەستدانی ئەو دوو کرێکارە ئەمە 2019 لە وەڵامی نووساوەکە ئێمە دادگا وەڵامی داینەوە ئەڵێ ئەو قەزەیە داخراوە هەموو کۆمپانیەکان کرێکار ماندووەکەن و زیادەکار بە کرێکارەکەن و ئێمە هەوڵمان زۆر داوە ڕاستە ئێمە هەوڵمانداوە فشارشمان دروست کردووە بەڵام ئەمە لایەنێکی جێبەجێکار ئەوش کە حکوومەتە ئەبێ حکوومەت بەدەم فشارەکانی ئێمەوە بێ حکوومەت بەدەم داواکانی ئێمەوە بێ ئەبێ ئەو ئەقدانەی ئەو گرێبەستانەی لەگەڵ کۆمپانیەکان ئەیکەن هەموو ئەو مەرجانەی کە بۆ ژیانی و پاراستنی ژیانی کرێکار دانراوە بە پێی یاسایکار ئەوانە دیاری بکات بیکاتە مەرج لەسەر کۆمپانیەکان و ئێمە وەکو سەندیکای کرێکاران چەندین جار داوامان کردووە بۆ گرێبەست لە نێوان خاوەنکار و کرێکار و ئەو گرێبەستە مافی هەردوو لە ئەپارێزی هەم خاوەنکار و هەم
کرێکارش بەڵام بەداخەوە ئەو بابەتی لەسەر کۆمپانیای چیا بڵاو کراتەوە کە گوایە ئێمە ئەلمان هەیە لەو گرێبەستەیە ئاگامان لێتیەوە بە ئاگاداری ئێمە گرێبەستەکان ئەنجامە دنیا کرێکارە خەنە سەرکار ئەوە دوورە لە ڕاستیەوە ئێمە هیچ ئاگایەکمان لێ نییە کرێکار وەکو کۆیلە تەماشاکرێ وەکو کۆیلە بینراوە من چەندین جار خەڵکاتووە یا تەلەفۆنی کردو بە نهێنی و تێتی ناومە بە بۆی دەرمەکەن لە سەرکارەکەم و دێمەوە سەر کۆمپانیای چیاو ینی معقوڵە کرێکارێک لە کارگەیەک کار بکات چنوورە دروست بکە مۆتە دروست بکە خۆی بۆی نەبێت چنوورەیەک بخوا ینی ئەوەندە فشاریان لەسەر بۆ نیانتوانیەوە دەست بۆ چنوورەیەک بوون و ئێمە چەندین جار داوامان لێ کردوون هەر کردویانتە مەرج لە هەڵیان واسیەوە لە کۆمپانیاگە نابێ بخۆی نابێ بۆی نابێ هەندێ بابەت بکەی بەپێی قانون کرێکار مافی هەیە لە هەر حاڵەتێکا کە خاوەن کار قەدری لێ بکە ئێمە سندیکای کرێکاران ئاگدار بکاتەوە چونکە ئێمە بەپێی قانون لایەنی یاسایی کرێکارین لایەنی یاسایی کاسبکاران و پیشەوەرانین ئەبێ لە هەر حاڵەتێکا گرفتێک دروست بوو ئێمە لێ ئاگدار بکەنەوە ئێمە چەندین جار هەوڵمان داوە کە کرێکارەکان ڕێک بخینەوە لە ترسی بڕینی قودیان لە ترسی دەرکردن لەسەر کارەکان نیانتوانیوە وەکو خۆی معلوماتەکان بدەنێ ئێمە و چەندین جار خاوەنکارەکان هەڕەشەشیان کردو لە کرێکارەکان ئەگەر ئەم معلوماتانە بگەن شوێنی ئەو شوێنەیە کە مەبەستیانە لەسەر کار لایەنە بن نابێ کاتژمێرە بەردەوامەکانی کار لە 5 کاتژمێر زیاتر بن کاتی کارکردن شەو ڕۆژ جایە ئێمە لە شەوە 7 کاتژمێرە لە ڕۆژە 8 کاتژمێرە بە کاتی پش و ئیسراحەتەوە بە پێی قانون نابێت لە مانگە زیاتر شەفتی شەو ئیش بکە ئەبێت دوای مانگە بگۆڕێ بۆ ڕۆژش بۆیە پشوویە بدە بەڵام لە هەرێمی کوردستان و لای خۆمان بە تایبەتی ڕەچاوی یاسای کار نەکراوە ینی نەچونەتە ناو ناوڕۆکی یاساکەەوە تا بە پێی یاسا ئێمە بتوانین معاملە لەگەڵ خاوەن کۆمپانیەکان بکەین بۆیە من هەم دووبارە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە وەختێک مۆڵەتی کارکردن لە دەنار کۆمپانیایەک ڕەچاوی یاسای کار بکەن بە پێی قانونی کار مۆڵەتەکە واژۆ بکەن لەبەرەوە ئێمە بتوانین بە پێی ئەو یاسایە حەق و مافی کرێکارەکان وەرگری